سڵاوتان لەبێ من زریان ڕەحمانم ئەمڕۆ هەواڵا بوریەکانتان پێشکەشەکەم سەرەتاش بە گرنگترین ناونیشانەکان دەست پێەکەم. محەممەد شیا سوودانی سەرۆکوەزیرانی عراق بڕیاریدا بە خەرجکردنی موچەی مانگی 6 موچە خۆرانی هەرێمی کوردستان لیژنەیەک بۆ چارەسەری خاڵە ناکۆکەکان پێکهێنراوە. بڕیاری لێخۆشببوونی پێشینەی هاوسەرگیری بۆ خاوەن پێداویستە تایبەتەکان چووە بواری جێبەجێکردنەوە. لێخۆشببوونەکە ئەو کەم ئەندامانە ئەگرێتەوە کە پێش ساڵی 2013 هاوسەرگیریان کردووە. بڕیاری قوبات تاڵبانی جێگری سەرۆکی حکوومەت و لە چوارچێوەی جێبەجێکردنی پرۆژێ ڕێگەی کەلار سلێمانی ڕێگەی دەربەندی خان زەڕانیش دەکرێت بە دووساید و بودجێ چاکردن ڕێگەکە خراوەتە سەر پرۆژێ ڕێگەی کەلار سلێمانی. لە سووریا دراوێکی نوێ چاپ دەکرێت و 2-0 لە دراوە کۆنەکە لا دەبرێت. ئابووریناسان ئەڵێن ئەو گۆڕانکاریە هیچ کاریگەریەک لەسەر ئابووریە وڵاتە دروست ناکات. سڵاوتان لەبێت لە کۆتاییە هەواڵێکی دڵخۆشکەر دەربارەی موچە خۆرانی هەرێمی کوردستان. سەرۆکوەزیرانی عراق ڕەزامەندیدا لەسەر خەرجکردنی موچەی مانگی 6 موچە خۆرانی هەرێمی کوردستان. ئەمڕۆ لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی عراق محەممەد شیا سوودانی بڕیاری خەرجکردنی موچەی مانگی 6 موچە خۆرانی هەرێمی کوردستانی دەرکرد. بە پێی زانیاریەکانی محەممەد عەبدوڕەحمان پەیامنەری کورسان نیوز سوودانی بە ڕەچاوکردنی هەندێک خاڵ کە پەیوەستیش نین بە خەرجکردنی موچەوە ئەو بڕیارەی داوە واتە خاڵ و مەرجەکان گرێ نەدراون بە خەرجکردنی موچەی مانگی 6 بەڵام دوای ئەوە ئەبێت چارەسەر بکرێن و ڕەچاو بکرێن ڕەنگە موچەی مانگەکانی کە ببەسترێت بەو خاڵانەوە کە ئەمڕۆ باسی لێوە کراوە. دکتۆر هەڵۆ ئەسکەری وەزیری ژینگەی عراق بە کورسات نیوزی وت سوودانی بڕیاری خەرجکردنی موچەی داوە و وەزارەتی دارایشی ڕاست پاردووە بۆ خەرجکردنی موچە لەگەڵەوەشە لیژنەیەکی پێکێناوە بۆ پێداچوونەوە بەو مادانە کە خاڵی ناکۆکی نێوان هەرێم و بەغدادن تا لەو ڕێگەیەوە سەرجەم کێشەکان چارەسەر بکرێن و ڕێکەوتنی لەسەر بکرێت. دکتۆر هەڵۆ ئەسکەری ئەوەشی وت کە لیژنەکە لە بەشی یاسایی لە ئەنجومەنی وەزیران و وەزارەتی دارایی و چاودێری دارایی و ڕاوێژکارانی دارایی و ئابووری سەرۆکوەزیران پێکاتوە هەڵدەستن بە پێداچوونەوە بە خاڵە ناکۆکەکانی نێوان هەردوولا تا ئەو کێشانەی هەن بۆ مانگەکانی داهاتوو دووبارە نەبنەوە و چارەسەر بکرێن. بڕیاری لێخۆشببوونی پێشینەی هاوسەرگیری بۆ خاوەن پێداویستیە تایبەتەکان چووە بواری جێبەجێکردنەوە. وەزارەتی دارایی هەرێمی کوردستان ئەڵێت پاڵپشت بە بڕیاری ئەنجومەنی وەزیران ژمارە 276 لە 12/3/2025 بڕیار دراوە لێخۆشببوون بۆ ئەو کەم ئەندامانە بکرێت کە پێش ساڵی 2013 هاوسەرگیریان کردووە و پێشینەی هاوسەرگیریان وەرگرتووە. بڕیارەکە لە ڕۆژی دەرکردنیەوە کە لە 28 دەرچووە ئەچێتە بواری جێبەجێکردنەوە و لە ڕۆژنامەی وەقایکی کوردستان بڵاو ئەکرێتەوە. لە چەند ڕۆژی ڕابردووە بەڕێوەبەری گشتی شەهیدانی هەڵەبجە لە بڕیارێکی هاوشێوەیە ڕایگەیان کە پاڵپشت بە بڕیاری وەزارەتی دارایی بڕیاری لێخۆشببوونی بۆ سوودمەندانی پێشینەی هاوسەرگیری بۆ کوڕووکچی شەهیدان و زیندانیانی سیاسی دەرکردووە. جێبەجێکردنی پرۆژەکانی گەرمیان بەردەوامە. جێگری سەرۆکی حکوومەتیش بڕیاری داوە ڕێگەی دەربەندی خان زەڕایەن بکرێت بە دووساید. عەدنان خەلیل بەڕێوەبەری ڕێگەوبانی گەرمیان لە لێدوانێکا بۆ کورسات نیوز وتی بە بڕیاری قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەت و لە چوارچێوەی جێبەجێکردنی پرۆژەی ڕێگەی کەلار سلێمانی ڕێگەی دەربەندی خان زەڕایەنیش ئەکرێت بە دووساید وتیشی بودجەی چاکردنی ڕێگەکە خراوەتە سەر پرۆژەی ڕێگەی کەلار سلێمانی. بەوەش کۆی بودجەکە بووەتەوە 591 ملیار دینار و کۆی پرۆژەکان پێکهاتوون لە ئاوەدانکردنەوەی گەرمیان و بوژانەوەی ژێرخانی هەرێم.
دوای سەردانەکەی جەنابی کاقوبات بۆ پرۆژەی کەلار سلێمانی لۆتی 4 و 5 لە 15/12/2024 کە بینیە لە ماوەی 8 مانگە کە پێشووتر 8 مانگی پێشووتر هاتو بۆ سەردانی پرۆژەکەی کرد کە بینیە پرۆژەکە بەو شێوە بەو ڕێژە باشە چووەتە بواری جێبەجێکردنەوە جەنابیشیان لە ڕاگەیاندنەکان و لەسەر پرۆژەکە مژدەی ئەوەی دا کەوتی هەموو هەوڵ و هاوکاریەکەکەم بۆی ڕێگای مرگ ببێ بە ڕێگای ژیان بڕیاری داوتی ئەوانەشە بە شێوەی گۆڕانکاری بخرێتە سەر ئەم پرۆژە کە بودجەکەی ئەو کاتە 137 ملیار بوو و ئێستاکە بەپێ ئەو نووسراوی کە جنابەت ئاماژەت پێدا 454 ملیاری تری بۆ تەرخان کراوە بۆتە 591 ملیار ئەمەشە خۆی ئەبینێتەوە لە دووسایدکردنی کەلار بۆ چنارە لای وارماوە ئەو بەشە دوای تونێلی دەربەنی خان و دروستکردنی نزیکەی 6 پرد لە هەموو گەرمیانەکە لە دەربەنی خان و دەست پێەکە لەسەر ڕووباری سیروان سێ پردە لە سەرقەڵا و سەر ئاوەسپی و بە هەمان شێوە گوندەکان نامە بۆی درێژ نەبێتەوە ئاماژە بە هەمووی بدەم کە هەموویەکاتە 27 پرۆژە لە تەنانەت تاوەکو نزیکی دووسیش ناحێ زنانش پرۆژەی تایە و هەموو ئەو پرۆژانە پرۆژەی استراتیژین گرنگن بۆ ئاوەدانکردنەوەی گەرمیان بۆ بژانەوەی ژێرخانی ئابووری هەرێمی کوردستانیش. بەڕێوەبەرایەتی حەج و عومرەی هەرێمی کوردستان دەستپێکردنەوەی گەشتەکانی عومرەی بە شێوەی ئاسمانی ڕاگەیان دوای ئەوەی بەڕێوەبەراتی گشتی حەج و عومرەی کوردستان لە ڕۆژی 19/8/2025 واتان 19 ئەم مانگە ماوەی هەفتەیەکە لە بەرامبەر نەگەڕانەوەی عومرەکارانی کوردستان لە سعودیا و دواکەوتنی گەڕانەوەیان بەهۆی بڕیارەکانی هێڵی ئاسمانی عێراقی هەڵوێستی وەرگرتو سەرجەم گەشتە ئاسمانیەکانی عومرەی بۆ وڵاتی سعودیە ڕاگرت ئەمڕۆ بەڕێوەبەرایەتی حەج و عومرەوەتی گەشتە ئاسمانیەکان بۆ بەجێهێنانی عومرە دەست پێ ئەکاتەوە چەند ڕۆژی ڕابردوو بەهۆی چلەی ئیمام حسێن لە عێراق چەند ڕۆژێک پشوو ڕاگەیەندرا هێڵی ئاسمانی عێراقیش گەشتەکانی ڕاگرت بەهۆیەوە 16,000 عومرەکاری عێراقی کە لە نێوانیاندا 2,000 عومرەکاری هەرێمی کوردستان کە بە هێڵی ئاسمانی عێراقی ڕۆشتبوون بۆ عومرە گەڕانەوەیان دواکەوت ناچار بوون لە ڕێی وشکانیەوە بگەڕێنەوە لە دوای ئەو ڕووداوە بڕیاردرا کە گەشتە ئاسمانیەکان ڕابگرێت بۆ ئەمرە بەڵام ئەمڕۆ دیسانەوە ڕایانگەیاندووە کە دووبارە دەست پێ ئەکاتەوە. نرخی زێر لە بازارەکانی جیهان و هەرێمی کوردستان ماوەیە کە بەردەوام بەرزە بێتەوە ئەوەش هاوکاتە لەگەڵ ئەو دۆخەداراییە خراپەکە بەرۆکی بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان گرتووە. بێگومان هەردوو هۆکارەکە کاریگەری لەسەر جمگە جیاوازەکانی ژیانی هاوڵاتیان دروستەکان لەوانە لەسەر هاوسەرگیری و زەواج جا ئەو لێکەوتەیە لە قەزای پشتەر بەڕوونی دەرکەوتووە زەڕەنگەرێکی قەزای پشتەر قسە بۆ خالید ئەحمەد پەیامنەری کورسات نیوزەکات ئەڵێت لە 11 ساڵی ڕابردووە نرخی هەر مسقالێک زێر 500,000 دینار زیادی کردووە ئەوەش هۆکارە بۆ ئەوەی گەنجان نەتوانن هاوسەرگیری بکەن. هاوسەرگیری کەم بۆتەوە لەبەرەوەی چەند هۆکارێک لەگەڵ شادومان و هەستی باسی ئەنجامدانی پرۆسەی هاوسەرگیری دەکەین. شادومان تەمەنی 23 ساڵە و هەستیش تەمەنی 30 ساڵە. هیچیان هاوسەرگیریان نەکردووە. هۆکاری هاوسەرگیری نەکردنی خۆیان و کەمبوونەوەی پرۆسەکەش لە سنوورەکە بۆ خراپی دۆخی دارایی و گرانبوونی نرخی زێڕ و بێکاری گەنجان دەگێڕنەوە. پرۆسەی هاوسەرگیری لەم سنوورەدا زۆر کەم بۆتەوە هۆکارەکان زۆرن یەکێک لە هۆکارەکان گەنجەکان بێکارن ناتوانن ژیانێکی خۆش بۆ لە ئایندەدا دابین کەنیان پارەیان نییە زێڕیش زۆر گرانە لەبەر ئەوە ناچارن لەو پرۆسەیە دوور بکەونەوە و زۆر بەشیان خەڵکی ئەو ناوچەیە سەفەری هەندەران بکەن. پرۆسەی هاوسەرگیری کەم بۆتەوە هۆکارەکەشی دەگەڕێتەوە بۆ ئەو قەیرانە ئابووری لە هەرێمی کوردستان ڕوویداوە و کۆمەڵە هۆکاری تر لەوانە ئەگەر نرخی زێر بەرز بۆتەوە خەرجی زیادی کردووە لە ئێستادا گەنج ناتوانێت بڵین بژێوی ژیانی خۆی دابین کە چیزا بگاتەوە ئەگەر بێت و پرۆسی هاوسەرگیری پێک بێنێ. لە 2014 مسقالێک ئاڵتون بە 220,000 بووە. ئەگەر پرۆسەیەکی هاوسەرگیری پێویستی بە 20 مسقال بوو بێ
بە 4 میلیۆن 400,000 ڕێباز عەبدوڵڵا زێڕنگرێکی قەڵاتزەیە دەڵێت لە ساڵی 2014ەوە نرخی هەر مسقالێک زێر نزیکەی 500,000 دینار چۆتە سەر. گەنجان توانای کڕینی زێڕیان نییە، گرانی نرخی زێر بە یەکێک لە هۆکارەکانی کەمبوونەوەی هاوسەرگیری دەزانێت کە بەراوردی کەی 2014 ڕێژەی هاوسەرگیری بە بەراورد لەگەڵ ئێستا زۆر فەرقی هەبوو. ساڵ بۆ ساڵ کەم بۆتەوە 2014 مسقالێک ئاڵتون بە 220,000 بوو کەسێک کە لە پرۆسی هاوسەرگیریەکەی 20 مسقال ئاڵتونی کڕیبە دەیکردە 4 میلیۆن و 400,000 دینار. ئەمڕۆ ئەگەر عینەن 20 مسقال بکڕی مسقالێک زێر بە 700 بە 720,000 بە حەق دەستەوە دەکاتە 14 میلیۆن و 400 بەراوردی لە 2014 بۆ 2025 10 میلیۆن دینار چۆتە سەر عینەن بڕە ئاڵتون. ئەوە جانبێکی ڕئیسیە بەڕێی من کە پرۆسی هاوسەرگیری کەم بۆتەوە لە ئێستادا کە بووکێک بێ ئاڵتون بکڕێ 2 مسقال ئاڵقە و گوارەیەک 5 مسقال زۆرکەی بچێتە 10 مسقال کە 10 مسقالەکە سیرکەی دەکاتە 7 میلیۆن 8 میلیۆن بەقەدرە چۆن دەڵێ دووقاتی پارەی 2014 کە 10 مسقاڵی کڕی بووایە 20 مسقاڵی کڕی بووە دەیکردە 4 میلیۆن. بەپێی ئامارێک لە سەرەتای ساڵی 2023ەوە تا ئێستا 2738 کەس لە سنووری قەزای پشدەر پرۆسەی هاوسەرگیریان پێکێناوە. سەرەڕای کەمبوونەوەی پرۆسەکە 463 کەسیش جیابوونەتەوە. خراپی دۆخی دارایی و بەرزبوونەوەی نرخی زێر لەلایەک و خواست و داواکاریەکانی پرۆسەی هاوسەرگیریش لەلایەکی تر هۆکارن بۆ ئەوەی گەنجان کەمتر خۆیان لە پرۆسەی هاوسەرگیری بدەن و هاوسەرگیری ئەنجام بدەن. ئەمەش بۆتە هۆی کەمبوونەوەی ئەنجامدانی پرۆسەی هاوسەرگیری بە ڕێژەیەکی زۆر. خالید ئەحمەد کورسات نیوز هەڵازێ. بابچینە لای هەواڵێک دەربارەی ڕێژەی هەژاری. بانکی جیهانی پێشبینی ئەکات ڕێژەی هەژاری لە 5 ساڵی داهاتووە زیاتر بەرز ببێتەوە. بانکی جیهانی لە راپۆرتێکە سەبارەت بە ڕێژەی هەژاری لە جیهانە بەهۆی بەردەوامی ئاڵۆزیەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەفریقا و جەنگی رووسیا و ئۆکراین ڕێژەی ئەو کەسانی ئەچنە ژێر هێڵی هەژاریەوە زیاد دەکات. بانکەکە ئەڵێت سەرەتای 2000ەکانەوە ئاڵۆزی ناسەقامگیری سێ هێندە زیادی کردووە ڕوونیشی کردووەتەوە داهاتی تاک لە کۆی گەشەی بەرهەمی ناوخۆ لە وڵاتانە لە سەدا 1.8 بۆ هەر ساڵێک کەمی کردووە. سەبارەت بە تەمەنی چاوەڕوانکرا و مردنی منداڵ بانکەکە ئەڵێت تەمەنی چاوەڕوانکرا و لەو وڵاتانەی ناسەقامگیرن و ئاڵۆزیان تێدایە کەم بووەتەوە مردنی مناڵیش 2 هێندە زیادی کردووە. بالێریا باسی هەژاری و هێڵی هەژاری بکەین لە جیهانە و بزانێکین بارودۆخەکەی چۆنە بەپێی داتا جیهانیەکان کە باسم کردوتم بڵاو بووەتەوە. بانکی جیهانی ئەڵێت کە داهاتی نزم بۆ هەر تاکێک $3 دابەزیوە داهاتی مامناوەند $4.2 و داهاتی سەر و مامناوەندیش $8.3 بە زانیاری زیاتر لەم بارەیەوە وەربگرین بزانێکین زیاتر چیمان هەیە دەربارەی ئەم بابەتە و هەروەها ئەو داتانە کە بڵاو کراوەتەوە. ساڵی 2025 بە گوێرەی داتاکان 808 ملیۆن کەس لە ژێر هێڵی هەژاریەوەن کە بەپێی ناوچەکان جیاوازیەکانە بەم شێوەیە لە ئەفریقای ژێر سەحرا 587 ملیۆن و 200,000 کەس لە باشووری ئاسیا 94 ملیۆن و 900,000 کەس لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا 43 ملیۆن و 400,000 کەس لە ژێر هێڵی هەژاریەوەن بێگومان ئەم ژمارەیە لە ڕۆژهەڵاتی ئاسیا و زەریای هێبنیش 40 ملیۆن و 500,000 کەس لە ژێر هێڵی هەژاریەوەن لە ئەمریکای لاتین و کاریبیان 30 ملیۆن و 300,000 کەس و لە کۆتاییشا لە ئەوروپا و ئاسیای ناوەڕاست 4.3 ملیۆن کەس لە خوار هێڵی هەژاریەوەن. با زانیاری زیاتر لەم بارەیەوە وەربگرین بێگومانەمانە بارودۆخێکی زۆر خراپیان هەیە لە خوار هێڵی هەژاریەوە واتە داهاتەکانیان کەمترە لە تێچووەکانیان و بۆ بەڕێکردنی ژیانی ڕۆژانە ڕوبەڕووی ئاستەنگی زۆر ئەبنەوە. تێکڕای تەمەنی چاوەڕوان کرا و ئەگەر بمانوێ باسی لێوە بکەین لەو وڵاتانە کە کێشیان تایە ڕوبەڕووی جەنگ ئەبنەوە ڕوبەڕووی قەیران ئەبنەوە ژمارەکەیان ینی زۆرترە 64 ساڵ 7 ساڵ کەمتر لە وڵاتانی گەشە سەند و تا 64 ساڵە
تەمەنی چاوەڕوانکراو لە وڵاتانە و 7 ساڵیش کەمترە لە وڵاتانە کە کێشیان تیانە و بارودۆخی ژیانیان باش و ئاساییە. با زانیاری زیاتر هەر لەم بارەیەوە وەربگرین. بڵێ سەبارەت بە عێراق ئەگەر بمانەوێ باسی ڕێژەی هەژاریەکەی بکەین ساڵی 2024 سەدا 23 ینی سەدا 23 هاوڵاتیانی عێراق لە ژێر هێڵی هەژاریەوە بوون. ساڵی 2025 دیارە ڕێژەکە کەمی کردووەمە ئاماژەیەکی باشە لە سەدا 7.5 و ئەگەر باسی ژمارە و کەسانش بین کە لە ژێر هێڵی هەژاریەوەن لە عێراق 10 ملیۆن کەس ئەگرێتەوە. لە هەرێم سەبارەت بە هەرێم سەدا 8.6 هاوڵاتیان ڕێژەکەی یەکجار لە عێراق کەمترە. ئەمە جێی دڵخۆشیە سەرڕای هەموو ئەو ئاستەنگانە هەموو ئەو کێشانە کە ئەزانین هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕوبەڕووی ئەبنەوە، بەڵام ڕێژەی هەژاری دیسانەوە لە هەرێمی کوردستان بەراورد بە عێراق کەمترە. لە سەدا 8.6 هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە ژێر هێڵی هەژاریەوەن و 137,000 دینار بۆ هەر تاکێکی ژواتە ئەگەر هەر تاکێکی هەرێمی کوردستان داهاتەکەی لەمە کەمتر بێت 137,000 دینار ئەوە ئەچێتە ژێر هێڵی هەژاریەوە کە باسمان لێوە کرد. دیارامە کۆتا زانیاریمان بوو دەربارەی هەژاری و هێڵی هەژاری دوای ئەم بابەتە ئەمەوێ بچمە کەرکووک. باسی بازارێکتان بۆکەم لە کەرکووک. خانخورما یەکێکە لە بازاڕە کۆن و ملیەکانی شاری کەرکووک کە ئەکەوێتە ناوەندی بازاڕی گەورەی شارەکەەوە. لە بازاڕی خانخورما جگەل لە جۆرەکانی خورما هەموو جۆرە خواردن و میوەیەک بەردەستە. ئەوەی ئەم بازاڕە لە بازاڕەکانی تری شاری کەرکووک جیاکاتەوە هەرزانی نرخی خواردن و میوەکانە. ئەمە ژوای کردووە هاوڵاتیان لە هەموو گەڕەک و ناوچەکانی ترەوە بۆ دابینکردنی پێداویستیەکانیان ڕوو لە بازاڕەکە بکەن. لە بازاری خانخورمای کەرکووکین هاتوین بزانین لێرە چ باسە، نرخی کەلوپەل و خۆراکەکان چۆنن، کار و کاسبی هاوڵاتیان چۆن بەڕێوە دەچێت. خانخورمایەکێک لە بازارە میلیەکانی کەرکووکە لە دێر زەمانەوە تا ئەمڕۆ بازارێک بۆ کڕین و فرۆشتنی خۆراک و هەموو جۆرە میوەکان. ئەم بازارە 5 نەوع ملەتی تیا بوو مەسەلەن، ئەگەر کوردە، ئەگەر عارەبە، ئەگەر تورکمانە، ئاسووریە، ئەرمەنیە، گشتی کابرا بەیانی هات بۆ خۆلی سیارەکەی ڕاگرت سونوقێتە ماتە ئێستا گەرێ بڕۆیتە ئەلوە 5,000 دەی ئەڕۆی 5,000 دەی دێ لە شەستەکانەوە تێم ئەمە هەر قەدیم بووە، یعنی ئەمە تاریخ مێژوەکەی ئەگەڕێتەوە بۆ لەگەڵ قەڵا، لەگەڵ شۆرجا، لەگەڵ فریادی موسەڵاغا، ئەمە لەگەڵ ئەم منتیقا لەگەڵ ئاوهەوا ڕۆ قەسابخانەی ئەخیر تازەیە. والله هەمووی تایە لەخوا بە زیاد بێ ئێمە تەوەکو کوردیەکەوانە تروکمان شیعان تروکمانی تیا عارەبی تایە هەمووی پێکەوە ئێمە لێرە وەکو براوای خاصەتەن لە کەرکووک ئێمە لەخوا بە زیاد فەرقشتمان نییە. بازاری هەژارانە هارە وەڵا بازاری هەژاران ناسراوە لێرە هەموو پێکاتەکانی تایە، بازارش مناسبە لێرە شتی زۆر مناسبە. ڕۆژگارێک بازارەکە ئەلوەی شارەکەشی لە خۆ گرتووە. لەو سەردەمەدا نرخەکان لە ئێستا ئەرزانتر بوون چونکە کاسبکارانی ئەو بازاڕە پێویستەکانیان بە شێوێکی ئاسانتر دابین کردووە و هەر لەو بازاڕەدا فرۆشتویانەتەوە. ئەلوەکە لێرە بوو زۆر هەرزان بوو لە مەسلحەتی ملەتا بوو، بەڵام کە ئێستا من کردبیدایی لێرە بوو هەموو بارەکەم 3,000-4,000 تەکلیفێکرد. ئێستا کەمترین بار لە ئەلوێنین 35,000 مەسرفمانە بە عمولە و کرێسیارە و تەکسیەوە 40,000 تێچێ. ئەمە چییە بێ دێتە سەرشانی فەقیر کاکە عمولەکە پێیانەڵێن کاکە کەمیکەنەوە بۆمان کەمی ناکەن. بەقاڵێک ئەڕوا 5,000 تەکسیەدا 15,000 کرێسیارەدا تێگەی دەوری عمولەشە حەماڵیە تقریبان هیچمان یعنی لە لاینی کەمەوە 45,000 مەسرفمانە لە لاینی کەمەوە. ئێمە لێرە 1,000 دینار حەماڵ ئەهێنای ئێرە بۆ ماساریشی مناسب بوو. ئیستا پارچەیەک ئەگەر 5 کیلۆی تیابێ و 10 کیلۆی تیابێ 2 کیلۆی تابێ 3 پارچە 1,000 دینار لێمانە سەنن. خانخورما لێرە بازارێکی چاکە، یعنی خەڵک دێت توانای ئەوەی نییە بچێتە ئەلوەشل بکڕێ بۆ خۆی لێرە دێ مسواکەی خۆیەکە هەرزانە سابکە لەگەڵ ئەلوەکە هیچی وای فەرق نییە. دێ لێرە بازارێکە هەیە دەستی کورتە ناتوانێت بچێت بۆ ئەولا بۆ خۆی لێرە بازارێکە. دوای ئەوە ئێمە بڵێن خورما ئەکڕین بڵێن بە جوملە بە 1,750 ئەیدێنە 2,000 پیان
ینی ئەو فەرقەی نییە لەگەڵ ئەوەیە. خانخورما و بازاڕە دێرینەیە کە ناوەکەی لەکێک لە خانەکانی کەرکووکە وەرگیراوە کە ژماریان 15 خان بووە. خانخورما دەکەوێتە بازاری گەوری کەرکووکەوە و سەرباری گواستنەوەی ئەلوەکەش لەو بازاڕە هێشتا نرخ لەو بازاڕەدا بەراورد بە بازارەکانی تری کەرکوو لە هەموو بازارەکانی تری شارەکە ئەرزانترە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکوو. ڕۆژانە میدیاکانی ئێران هەواڵی دەست بە سەراگرتنی ئامێرەکانی ماینینگ بڵاوەکەنەوە. بەرپرسانی ئەو وڵاتەش ئەڵێن دروستکردنی بیتکۆین یەکێکە لە هۆکارەکانی قەیرانی کارەبا لە وڵاتە. چەند ساڵەکە قەیرانی وزە لە ئێران سەری هەڵداوە، بەڵام ئەم ساڵ قەیرانەکە قوڵتر و بەرفراوانترە. کورتێنانی کارەبا لە وڵاتە گەیشتوتە ئاستێک کە لە چەند شارێک ناڕەزایەتی هاوڵاتیانی لێکەوتوەتەوە. هاوڵاتیانی ئێران ڕۆژانێکی قورس تێدەپەڕێنن، نە ئاویان هەیە و نەکارەبا. بە پێی شار و پارێزگاکەیان ڕۆژانە چەند سەعاتێک لە بێکارەباییدا بەڕێ دەکەن، بەڵام پێدەچێت لەم ڕۆژە گەرم و تاریکانەدا بازاڕی دراوە دیجیتاڵیەکان گەرم و گوڕ بێت. ڕۆژانە میدیاکانی ئێران هەواڵی دۆزینەوە دەست بە سەرداگرتنی ئامێری دروستکردنی بتکۆین بڵاو دەکەنەوە. ڕۆژی 23 ئاب بەڕێوەبەری فەرمانگەی دابشکردنی کارەبای پارێزگای قەزوێن ڕایگەیان دەستیان بەسەر 74 ئامێری دروستکردنی بتکۆینی نایاسایی داگرتووە و وتی ئەو ئامێرانە یەکێک لە هۆکارەکانی کورتێنانی کارەبای وڵاتن. بەوتێ و بەڕێوبەرای یەک ئامێری ماینین کە بۆ دروستکردنی بتکۆین بەکاردەهێنرێت 3.5 کیلۆوات سەعات کارەبای پێویستە و ڕۆژانە 84 کیلۆوات سەعات بەکاردەهێنێت. یەک خێزانی ئێرانی بە تێکڕایی مانگانە 250 بۆ 300 کیلۆوات سەعات کارەبا بەکاردەهێنێت و بە بەراوردکردنێک دەردەکەوێت. بەکارهێنانی کارەبای یەک ئامێری ماینینگ دەهێندەی بەکارهێنانی یەک خێزانە. پێشتریش بەڕێوەبەری فەرمانگەی دابشکردنی کارەبای ئەهواز دەست بە سەرداگرتنی 200 ئامێری دروستکردنی بتکۆینی ڕاگەیاندەبوو. لە پارێزگاکانی یەزد و کرمان و هەمەدان و کرماشان و مازەندەران و چەند پارێزگای دیکەش هەواڵی هاوشێوە لەلایەن میدیا ناوخۆییەکانەوە ڕاگەیاندراوە. میدیاکانی ئێران دەڵێن لەم ساڵانەی دواییدا بەکارهێنانی نایاسایی ئامێرەکانی ماینینگ هۆکاری خراپتربوونی دۆخی کارەبان لەو وڵاتە و داوایان لە هاوڵاتیان کردووە ئەگەر دەربارەی بەکارهێنانی ئەو ئامێرانە زانیاری بدەن بە لایەنی پەیوەندیدار لە نێوان 1 ملیۆن بۆ 200 ملیۆن تمەن پاداش دەکرێن. لە دوای جەنگی 12 ڕۆژە جێگری گواستنەوە و بازرگانی دەرەکی فەرمانگەی کارەبای ئێران ڕایگەیاند بڕانی ئینتەرنێت لەو 12 ڕۆژەدا لانی کەم 2400 مێگاوات بەکارهێنانی کارەبای لە شەواندا کەم کردووەتەوە. ئەوەش ئاماژەیە بۆ ئەوەی کە زیاتر لە 900,000 ئامێری ماینینگ کار دەکەن کە هۆکارن بۆ لە 15 کورتێنانی کارەبای وڵات. دروستکردنی دراوی دیجیتاڵی لە ئێران یاساییە، بەڵام پێویستی بە وەرگرتنی مۆڵەتە لە وەزارەتی پیشەسازی و بازرگانی و دروستکردنیان لە ماڵەوە و بە بەکارهێنانی تۆڕی کارەبای نیشتیمانی نایاساییە. قەیرانی کارەبا لە ئێران گەیشتووەتە ئاستێک کە لە ماوەی ڕۆژانی ڕابردوودا لە شارەکانی شیراز، کازرون و بابولسەر ناڕەزایەتی هاوڵاتیانی لێکەوتەوە. ئێستا کۆتا مانگی هاوینە و بەرپرسانی ئێران دەڵێن پێدەچێت تا مانگێکی دیکە بڕانی کارەبا کۆتایی پێبێت. ئەوە لە کاتێکدایە کە ئاستی ئاوی بەنداوەکانیش لەو وڵاتە لە ئاستێکی بەرچاودا دابەزیوە و پێشبینی دەکرێت هەندێک لە بەنداوە هایدرۆپاوەرەکان لە سووڕی بەرهەمهێنانی کارەبای ئێران بچنە دەرەوە. ڕەنگە دروستکردنی بتکۆین پشکی هەبێت لە قەیرانی کارەبای ئێران، بەڵام هۆکارە سەرەکیەکانی بریتین لە دابەزینی توانای بەرهەمهێنانی وێستگە هایدرۆپاوەرەکان، کۆنبوون و پێویستی وێستگەکانی بەرهەمهێنان بۆ چاکسازی، بەرزبوونەوەی خواست و دابەزینی وەبەرهێنان لا کەرتەکە. هەر لە ئێرانەمێنمەوە لە 4 مانگا لە ئێران زیاتر لە 2 ملیۆن موبایل بە بەهای نزیکەی 700 ملیۆن دلار هاوردەکراوە. ئامارە فەرمیەکانی ئێران دەریەخەن هاوردەکردنی مۆبایل لە 4 مانگی ڕابردووە بەراورد بە ساڵی ڕابردوو بە شێوەیەکی بەرچاو کەمی کردووە. بە جۆرێک کە لە 4 مانگی ڕابردووە 2 ملیۆن و 421,101 موبایل هاوردەکراوە کە بەهاکەی 691 ملیۆن دلار بووە، لە کاتێکە لە هەمان ماوەی ساڵی ڕابردووە
بە بەهای 740 ملیۆن دلار 3,128,539 مۆبایل هاوردەکراوە. بەو پێیە ژمارەی مۆبایلە هاوردەکراوەکان بە ڕێژەی لە 22.61 و لە ڕووی بەهاشەوە بە ڕێژەی لە 6.59 کەمی کردووە. لە هەمان کاتا داتاکان ئەوە ئەخەنە ڕوو کە هێنانی مۆبایل لەلایەن گەشتیارانەوە زیادبوونی بەرچاوی بەخۆیەوە بینیوە، واتاو گەشتیارانە کە سەردانی ئەو وڵاتاکەن لەگەڵ خۆیان مۆبایل داخڵی وڵاتاکەن. لە 4 مانگی یەکەمی ئەم ساڵە ژمارەی ئەو مۆبایلانەی لەلایەن گەشتیارانەوە بۆ ئێران هاوردەکراون بە ڕێژەی لە 109.34 زیادی کردووە، گەیشتوتە 247,262 مۆبایل. بەهاکەشی بە ڕێژەی لە 185 زیادی کردووە، گەیشتووەتە 188 ملیۆن دلار. هاوکات هاوردەکردنی مۆبایلی بازرگانی بە ڕێژەی لە 127 نزیکەی 130 لە ژمارە و بە ڕێژەی لە 125.3 لە بەهایە کەمی کردووە. هەواڵەکەی دەربارەی ئێران کە ئەڵێن بە تەمایە دراوەکەی بگۆڕێت و 4-0 لێکەم بکاتەوە هەمان شتمان لە سووریا هەیە و سووریاش بەنیازە ئەو کارە بکات، بەڵام ژمارەی سفرەکان کە ئەیسڕێتەوە کەمترە. لە سووریا دراوێکی نوێ چاپەکرێت و 2-0 لە دراوە کۆنەکە لا ئەبرێت. ئابووری ناسان پێیان وایە ئەو هەنگاوە هیچ گۆڕانکاریەک لە ئابووری ئەو وڵاتەیە دروست ناکات. هاوڵاتیانی ژەڵێن سوودی ئەو گۆڕانکاریە ئەوەیەکە پارەکۆنەکان لە بازاڕان نامێنن، ڕەنگە زیاتر حەزبەوە بکەن کە ڕەنگ و ڕوخساری ئەسەد لەسەر پارەکە نەمێنێت. لە سەرەتای دەستپێکردنی قەیرانی سووریاوە لە ساڵی 2021ەوە 2011ەوە لیرەی سووری بەهایەکی زۆری بەرامبەر بە دۆلاری ئەمریکی لە دەستدا، بەڵام لە چەند مانگی ڕابردووە بەهای لیرەی سووری نزیکەی 135 بەرز بووەتەوە. سەرۆکێ بەنگا ناوەندی سووریایê berî çend rojan eşkere kir ku wan biryara rakirina sifran ji pereyên Sûrî û kişandina wan pereyên ken ji bazarê û daxistina pereyên nûçapkirî dane. Abûrînasên deverê dibînin got ev yek tu guhertinan bi xwe re nake heger ne girêdayî bê bi kontrolkirina hikûmetê ji sûka guhertina diravan û her wiha vekirina deriyan li pêşiya vebêrhênanên abûrî. حتى سوري بخازي و صفرا راكي ان بيك بيني جرك السي شرط وانا طبقا عندنا شرطي اول كنترولا سر نقد تشيبي جبو تضخم رابي يا دي تحفيز مؤسساتي دولتيرا يا سيا مستثمرين جذبكي هر شرط تشتي او هر سي تشتي بيجي حاليا سوري دنين جاليه خوه ولاتين دوري جي دبيجن فديا فيغاوي لسرما tenê barê me diraşçina pereyan sivik dike û ew pereyên kev li bazara têne kişandin. Raşna sifra ji emla Sûrî bi rastî wê tecrûbeka nû em nizanin fêdayê heye tune ye. Ez tiştê zanim bekî barê me sivik pê diraşna pera de ji ber ku çûna sûkê bûye barekê mezin ser xelkê welatiye. Yani dikarê bikare 4 kîlo em pera pîlwa diwezin heyam çin تشكي بكرن قيمة شراء شعبي وتضخم ويسر اقتصاد باشوناي نباشوناي افروجي بيشي خويا بكن يعني قوا راجن دو صفرا هم باري ما سفك دكه دراشتنا براده و ام جي بري كم جي خلاص دبن صورتها وما صورتها ونزاچه ام خلاص دبن پشتی گریزا سوریایê sala 2011 de pereyên Sûrî gelek ji nirxê xwe kêm kiriye. $1 ئەمریکی bi 45 lîreyên Sûrî bû, îro $1 11,500 lîreyên Sûrî ne. Bilaştina sifrekê ji pereyên Sûrî û çapkirina pereyan û kişandina wan pereyên kevn, abûrînas û welatiyên deverê dibînin gofêdeya wê tenê sivikirina barê welatiyan e û kişandina wan pereyên kevnin. Dara berekat كردسات نيوز قامشلو ئەمریکا جگەل لەو 125 باجە گومرگی کە بەسەر بەرهەمی هاوردەکراو لە هەندستانە سەپاندەبووی بۆ سزادانی ئەو وڵاتە بەهۆی کڕێنی نەوتی ڕووسیاوە 125 باجی گومرگی دیکەی بەسەر بەرهەمەکانی هەندستانە دیاری کرد و بەسەر یا سەپاند بەوەش باجی سەر هەندێک بەرهەمی ئەو وڵاتە بۆ 165 بەرز بووەتەوە. بەو هیوایە کە هەندستان دەستبەرداری
کڕینی نەوتی رووسیا بێت بەڵامەوە ڕووی نەدا نەک دەستبەرداری نەوتی رووسیا نەبوو بەڵکو بەنیازە ئەوروپا و بازاڕەکانی ئەوروپا بۆ بازرگانی بکات بە جێگرەوەی ئەمریکا. لە ئێستادا ئاسۆی دانوستانەکانی ئەمریکا و هندستان دەربارەی ڕێکەوتنی بازرگانی لا هەمیشە لەڵترە و پێناچێگەڕی چەشەمی گفتوگۆکانیان بەڕێوە بچێ بۆ هۆیشەوە هندستان بیر لەوە دەکاتەوە کە ئاراستە بازرگانەکەی لە ئەمریکاوە بۆ ئەوروپا بگوازێتەوە. پێشتر باجی گومرگی لە سەدا 25 بۆ هاوردەی بەرهەمەکانی هندستان لەلایەن ئەمریکا چوو بۆ بواری جێبەجێکردنەوە، بەڵام سەرەڕای ئەوەش ترەمپ بەهۆی هاوردەی نەوتی رووسیا لەلایەن هندستانەوە لە سەدا 25 باجی زیادەی وەک سزا بەسەر بەرهەمەکانی ئەو وڵاتەدا سەپاند. هەندێک لە بەرهەمەکانی هندستان کە قەبارەیەکی بەرچاو لە هەناردەی ئەو وڵاتە بۆ ئەمریکا پێک دەهێنن، لەوانە دەرمان و بەرهەمە سەرەتاییەکانی دروستکردنی دەرمان و بەرهەمەکانی وزە و نیمچەگەیەنەرەکان و هەندێک بەرهەمی ئەلکترۆنی وەکو مۆبایلی زیرەک و تابلێت لێخۆشبوونیان هەیە، بەڵام لە بەرامبەردا هەندێک بەرهەمی دیکە وەک خۆراکە دەریایەکان و بەرهەمی کیمیایی و فەرش و جلوبەرگ و بەرهەمە گرانبەهاکان و هەندێک بەرهەمی پیشەسازی باجی گومرگی لە سەدا 50یان بەسەردا سەپاوە و هەندێکیان لە سەدا 65 نزیک دەبێتەوە. بەهۆی ئەوەی کە هیچ دڵنیای یەک نییە بۆ بەرەو پێشچوونی دانوستانەکان لەگەڵ ئەمریکادا، هندستان بیر لە ڕێکاری جێگرەوە دەکاتەوە بۆ ئەوەی زیانەکانی قەرەبوو بکاتەوە کە بەرهەناردەکەی دەکەوێت. هندستان پێشتر ڕێکەوتنێکی بازرگانی ئازادی لەگەڵ بەریتانیا ئیمزا کردووە، چاودێرانیش پێیان وایە بەشێک لە زیانەکان قەرەبوو دەکاتەوە، بەڵام بەوەشەوە نەوەستا و لە هەوڵدایە دەستگەیشتنی بە بازاڕەکانی بەرفراوانی ئەوروپا مسۆگەر بکە. بەهۆی ئەوەی ڕێکەوتنەکەی بەریتانیا و هندستان دانوستانەکانی لەگەڵ ئەوروپا خێراتر کردووە، پێشبینی دەکرێت لە چەند هەفتەی داهاتوودا ڕێکەوتنی بازرگانی ئازادی ئەو وڵاتە لەگەڵ ئەوروپا ئیمزا بکرێت. چاودێران پێیان وایە کۆربەندی سیاسی یەکێتی ئەوروپا و هندستان تا کۆتایی ئەم ساڵ یاخود سەرەتای ساڵی 2026 بەڕێوە بچێت و پێدەچێ ڕێکەوتنی بازرگانی ئازاد گرنگترین دەستکەوتی کۆربەندەکە بێ. پلانی سیانزدەیەمی گەڕی دانوستانەکان بۆ مانگی ئەیلول دانراوە کە یەکەمین خولال لە دوای بڵاوکردنەوەی ڕێکەوتنەکەی بەریتانیا و پێشبینی دەکرێت پێشکەوتنێکی بەرچاو بەخۆوە ببینێ لەبەر ئەوەی هەردوو لا مەبەستیانە تا کۆتایی ئەم ساڵ بگەنە ڕێکەوتنی کۆتایی. ئەمریکا 150 باجی گومرگی بەسەر بەرهەمی هندستانە سەپاند و 125 ئەم باجە گومرگیانە سزایە بۆ ئەو وڵاتە بەهۆیەوە کە نەوت لە رووسیا ئەکرێت، بەڵام بەنیاز بوو هندستان دەستبەرداری نەوتی رووسیا بە پێچەوانەکەی ڕۆیا خەریکە خۆی ئەمریکا زیانی بەرەکە لە بەرەکە هندستان ئێوێ بازاڕی ئەوروپا بکاتە جێگرەوەی ئەمریکا. دیارە ئێستا بۆتان باسەکەم بۆچی نەوتی رووسیا ئەوەندە بۆ هندستان گرنگە کە تەنانەت ئامادەیە دەستبەرداری بازاڕی ئەمریکا بێ، بەڵام دەستبەرداری ئەو نەوتە نەبێ. لەبەرەوەی هندستان یەکێکە لە براوەکانی شەڕی رووسیا و ئۆکراین لێرە پێتانەڵێن بەداتا و ژمارەکە بۆچی وایە. باجە گومرگیەکانی ئەمریکا بۆ سەر بەرهەمەکانی هندستان بەم شێوەیە. سەرەتا ئەمریکا بە شێوەیەکی بنەڕەتی 100 باجی گومرگی خستوەتە سەر هەموو ئەو بەرهەمانە کە هاوردەی ئەکا بۆ وڵاتەکەی و ئەمە بەرهەمەکانی هندستانیش بێگومان ئەگرێتەوە. 115 بە تایبەتی خراوەتە سەر بەرهەمەکانی هندستان لەبەرەوەی کە بێگومان کورتێنانی بازرگانی هەیە لەگەڵ وڵاتەوە ئێوێ هاوسەنگیەک دروست بکات و بە شێوەی سزاش بۆ ئەوەی سزای باد لەبەرەوەی کە کڕیاری نەوتی رووسیایە 125 تر باجی گومرگی خستوەتە سەر بەرهەمەکانی هندستان کە بەیەکەوە 150کە هەندێک بەرهەمیش تا نزیکەی 165 بەرزبوونەوە تۆمارەکە. بەڵام هەندێک بەرهەم هەیە کە ئەمریکا خۆی پێویستی پێوێتیەوە بەرهەمی گرنگ و سەرەتایی و دیارە بەرهەمی زۆر ئەوەن کە ئەمریکا ناتوانێت چاوپۆشیان لێ بکە، ئەمانە لێ خۆشببوونیان هەیە باجە گومرگیەکانیان، لەوانە دەرمان بەرهەمەکانی وزە نیمچە گەیەنەرەکان کە هندستان لەم بوارانەوە زۆر پێشکەوتووە و هەندێک بەرهەمی ئەلکترۆنیش لەوانە مۆبایلی زیرەک و تابلێت و بەرهەمی هاوشەوە. ئەمانە هیچ باجێکی گومرگیان لەسەر نییە کە هەڵبەتە ئەمانە قەبارەیەکی گەورەش لە هەناردەی هندستان بۆ ئەمریکا پێگەهێنن. 25 میلیارد دلار هەناردەی هندستان بۆ ئەمریکا بریتین لەم بەرهەمانە کە باسم کرد، باجی گومرگیان لەسەر نییە، یەک لە سەرسەی هەناردەی هندستانن بۆ ئەمریکا. بۆیە هێشتا هندستان نەتوانێت چاوپۆشی بکات، ڕەنگە بتوانێت ئەگەر لەگەڵ ئەوروپا ڕێکەوێ چاوپۆشی بکات لەو بەشە کە باجی گومرگیە چێتە سەر و ئەمانە کە باجی گومرگیان نییە هەناردەی بکات و ئەگەر ئەمریکا ڕێکاری تر نەگرێتە بەر.
بەڵام وەکوتم هندستان نەوت لە رووسیا ئەکڕێ و لە دوای سزاکانی وڵاتانی ڕۆژاوای بۆ سەر نەوتی رووسیا بەردەوام بووە لە بەرەوەی کە نەوتەکەی هەرزانە بە داشکاندنەوە رووسیا ئەیفرۆشە لە بەرەوەی کڕیارەکانی لەدەستنەیە پێش ئەوەی کە ئەم نەوتە ئاوا بە داشکاندنەوە بفرۆشە ئەم سزانێ بچێتە سەرەوە هندستان هەر نەوتی لە رووسیانە ئەکڕێ لە بەرەوەی کە تێکی گواستنەوەکەی بۆ ئەو وڵاتی یەکجار زۆر ئەبووە گران لەسەری ئەکەوت بەڵام بەراورد بە پێش جەنگ لە ئێستاە هاوردەی هندستان لە ینی نەوتی رووسیا کە هاوردەی ئەکات دەهێندا بەرزبوونەوەی تۆمار کردووە و زیاتر لە 1/5 هاوردەی سوتەمەنی هندستان لە رووسایە جگە لە نەوت بێگومان و هندستان دێ چی ئەکا بۆیە ئەڵم هندستان براوی ئەو جەنگەیە دێ ئەو نەوتە هەرزانەی رووسیا ئەکرێت لە ناو وڵاتەکەی ئەیپاڵەوێت بە وڵاتانی تر لەوانە وڵاتانی ئەوروپا ئەفرۆشێتەوە واتە ئەوروپا پێی وایە سزای خستۆتە سەر بەرهەمەکانی رووسیا بەرهەمەنەوتەکانی رووسیا و بەرهەمی لێ ناکرێت هەمان بەرهەم لە هندستان ئەکرێتەوە کە بە نەوتی رووسیا دروستکراوە و بە تێچوێکی گرانتریش ئەیکڕێت با زانیاری زیاتر هەر لەم بارەیەوە وەربگرین ڕەنگە هندستان لەم ئاڵوگۆڕە کە ئەیکات و لەم پلانەکەیەتی ئەوەندەی دەست بکەوێت کە بۆی ئاسان نییە تەنانەت لە بەرابەر تێکەڵچوون لەگەڵ ئەمریکاش دەستبەرداری ئەو نەوتە ببێت. ئەگەر بمێ باسێکی هاوردەی نەوتی رووسیا بکەم لەلایەن هندستانەوە پێش جەنگ ڕۆژانە 200,000 بەرمیلی هاوردە ئەکرد لە دوای جەنگەوە بۆ 2.2 ملیۆن بەرمیل بەرز بووەوە ئەبینین کە جیاوازەکە یەکجار زۆرە نزیکەی نیوە زیاتر ینی نزیکەی نیوە 150 هاوردەی نەوتی رووسیا لەلایەن هندستانەوە بەرز بووەتەوە ئەگەر باسی هەناردەی سوتەمەنیە پاڵێوراوەکان بکەین لە هندستانەوە بۆ ئەوروپا سیرکەن پێش جەنگی ئۆکراین هندستان تەنها ڕۆژانە 154,000 بەرمیل بەرهەمی نەوتی بە ئەوروپا ئافرۆش بەڵام لە دوای جەنگەکەەوە بۆ 360,000 بەرمیل زیادی کردووە کە ڕەنگە ئەگەر یەکێتی ئەوروپا ئەو سزایی نەخستە سەر رووسیا بیتوانیا و بەرهەمانەی بە هەرزانتریش دەستکەوێت بەڵام جەنگ ئاوایە هەندێک وڵات هەن کە سوودمەندی گەورن لە دوای دروستبوونی جەنگەکان با زانیاری زیاتر هەر لەم بارەیەوە وەربگرین بازرگانی ئەمریکاش لەگەڵ هندستان ئەگەر بمێ باسی بکەم لێرەیە دەرئەکەوێت کە چ گۆڕانکاریکی بەسەرهاتووە لە دوایان باجە گومرگیانەوە هەرچەندە باجە گومرگەکان ئەوەندە ماوەیەکی زۆر نین کە چوونە بواری جێبەجێکردنەوە بەڵام دیسانەوە جیاوازی دروست کردووە 6 مانگی سەرەتای ئەم ساڵ ئەمریکا 22 ملیارد دۆلاری بۆ هندستان تەنها کاڵا نەک خزمەتگوزاری هەناردە کردووە و 56.3 ملیارد دۆلاری لە وڵاتەوە هاوردە کردووە جیاوازێکی زۆرە ناهاوسەنگی بازرگانیە وەگوتمەمە بەس دەربارەی کاڵایە نەک خزمەتگوزاریەکان لە 6 مانگی سەرەتای ساڵی ڕابردووە واتە هەمان کاتی ساڵی ڕابردوو هەناردەی ئەمریکا بۆ هندستان 20.9 ملیارد دلار بووە بەڵام هاوردەکەی 44.6 ملیارد دلار بوو باجە گومرگیەکان لە کاریگەریەکی کەمی دروست کردووە زۆر نا لەبەرەوەی کەوتم ماوەیەکی کەمە چۆتە بواری جێبەجێکردنەوە بەڵام ئەگەر بمایە باسی بەگشتی بۆی بەرچاوڕوونیەکمان هەبێ قەباری بازرگانی نێوان ئەو دوو وڵاتە چەندە ساڵی 2024 41.5 ملیارد دلار لەلایەن ئەمریکاوە بۆ هندستان هەناردە کراوە و 87.3 ملیارد دلاریش لە هندستانەوە هاوردە کراوە بە شێوەی ساڵانە لێرەیە ئەگەر بمەوێ باسی ئەو بەرهەمانە بکەم لە نێوان و دوو وڵاتەیە زیاترین پشکیان هەیە لە هەناردە و هاوردا ئەمریکا زیاتر نەوت و غاز بەرهەمەکانی پیشەسازی خەڵوزی بەردین بەرهەمی فڕۆکەوانی و بەرهەمی کیمیایی بۆ هندستان هەنارداکە لە بەرامبەرە هندستان چی بۆ ئەمریکا ئەنێرێت دەرمان کەوەکو وتمەمە لێ خۆشببوونی هەیە لە باجە گومرگیەکان بەرهەمی پیشەسازی بەرهەمی تەکنەلۆژیا کە زۆرێک لەمانش لێ خۆشببوون هەیە بۆ نمونە نیمچە گەیەنەرەکان بۆ نمونە هەندێک بەرهەمی ئەلکترۆنی لەوانە ئایپاد و مۆبایلی زیرە کە بەڵام جلوبەرگیش یەکێکە لەو بەرهەمانێک هەندستان بە زۆری ئەینەرە بۆ ئەمریکا جلوبەرگ زیاتر لە 150 باجی گومرگی لەسرە لەبەرەوەی کە باجێکی زیادەی خاتە سەر ئەمریکا پێی وایە ئەڵێ هەندێک لەو بەرهەمانە بۆ نمونە بەرهەمی خۆراکە دەریاییەکان ئەڵێ هەندستان بە تەنانەت نرخێکی کەمتر لەوەی کە لە وڵاتەکەی خۆشی هەیە ئەینەرە بۆ ئەمریکا بۆی کە بازارەکە قۆرق بکە و بیگرێتە دەست بۆ هۆیشەوە باجێکی زیاتریشی خستوەتە سەر بۆ ئەوەی کە نەتوانێت ئەوە بکە نەتوانێت شێوی لە بازاری ئەمریکایە دروست بکە گەر باسی ڕێزبەندی و دوو وڵاتش بکەین لە هاوبەشی بازرگانی لەگەڵ یەکتر هەندستان دەیەمین هاوبەشی بازرگانی ئەمریکایە بەڵام ئەمریکا
یەکەمین هاوبەشی هندستانە واتە گەورەترین هاوبەشی هندستانە لە ڕووی بازرگانیەوە کە پێ ئەچێت لە دوای ئەم گۆڕانکاریانە و ئەگەر بێت و هندستان لەگەڵ یەکێتی ئەوروپا ڕێک بکەوێت ڕەنگە یەکێتی ئەوروپا ببێت بە جێگرەوەی ئەمریکا لە بازرگانیکردن لەگەڵ ئەمریکا. دادگای فیدراڵی ئوسترالیا کۆمپانیایەکی هێڵی فڕۆکەوانی وڵاتەکەی بە 59 ملیۆن دلار سزا داوە دوای ئەوەی لە کاتی بڵاوبوونەوەی کۆڕۆنا لە ساڵی 2020 کۆمپانیاکە بە شێوەیەکی نایاسایی بە بیانووی قەیرانی تەندروستی و خۆپاراستن لە مانگرتنی کارمەندەکان بەهۆی موچەوە 1820 کارمەندی لە کارەکانیان دوورخستوەتەوە. دادگاکە لەبارەی سزاکەوە ئەوەی خستوەتە ڕووکە دەرکردنی کارمەند بەو شێوەیە پێشێلکردنی یاسای کارکردنی دادپەروەرانەیە و ئەو کارەی کۆمپانیاکە بە گەورەترین پێشێلکاری یاسایی کار ناو ئەباکە لە ماوەی 100 ساڵی ڕابردووە تۆمار کرابێت. لە دوای سزاداراییەکەوە کۆمپانیاکە داوای لێبوردنی کردووە بەڵام دادوەری دۆسیەکە بە توندی ڕەخنەی لە کۆمپانیاکە گرتووە و داوای لێبوردنەکەی تەنها بە نمایشکردن ناوبردووە. بە گوێرە بڕیارەکە کۆمپانیای کانتاس 32 ملیۆن دلار ڕاستەوخۆ ئەیاتە سندیکای کرێکاران بەهۆی جوڵاندنی دۆسیەکە و ئاشکراکردنی ئەو کارە. لە پێشترا کۆمپانیای کانتاس بڕی 78 ملیۆن دلاری وەک قەرەبوو بۆ ئەو کرێکارانە کە دەرکرابوون لێوەرگیراوە. با دیسانەوە باسی باجە گومرگیەکانی ترامپتان بۆ بکەم. باجە گومرگیەکانی ترامپ کاریگەری لەسەر سەکتەرە جۆراوجۆرەکان دروست کردووە. یەکێک لەوانە پۆستە و گەیاندنە. پێشتر هاوڵاتیانی ئەمریکی ئەیانتوانی بەرهەمی هەرزان کە نرخەکەیان کەمتر بێ لە 800 دلار لە دەرەوەی ئەمریکا بکڕن بە پۆستە بگات بەدەستیان. بۆ نمونە لە وەبسایتە بەناوبانگەکان لەوانە ئامازۆن بێ ئەوەی کە باجی گومرگیشی بچێتە سەر، بەڵام لە کۆتایی مانگی ئابەوە ئەو لێ خۆشببوونە نامێنێت بەهۆیەوە هەندێک کۆمپانیا ناردنی پۆستەیان بۆ ئەمریکا ڕاگرتووە. باجە گومرگیەکانی ترامپ کاریگەری بەرفراوانی لەسەر بازرگانی کاڵا و تەنانەت خزمەتگوزارەکانیش لە جیهاندا دروست کردووە. لەم سەردەمەدا بازرگانی کاڵا و خزمەتگوزاریەکانی پۆستا بەشێکن لە بازرگانی نێودەوڵەتی و هەر جۆرە گۆڕانکاری لە سیاسەتە بازرگانیەکاندا کاریگەری بەرچاو لەسەر تێچوو خێرایی و کواڵتی دەستگەیشتن بە خزمەتگوزاریەکانی پۆستا لە هەموو جیهاندا دروست دەکات. کۆمپانیەکانی خزمەتگوزاریەکانی پۆستا بەهۆی باجە گومرگیەکانی ترامپەوە تووشی سەرلێشێوایی بوون. بە گوێرەی راپۆرتەکان هەندێک لە کۆمپانیەکان لەوانە کۆمپانیای ڕۆیاڵ مێڵی بەریتانیا و DHL ئەڵمانیا نادنی هەندێک پۆستەیان بۆ ئەمریکا ڕاگرتووە. پێشتر بۆ ئەو بەرهەموو کاڵایانەی لە ڕێگەی پۆستەوە دەنێردران بۆ ئەمریکا باجی گومرگیان بۆ دیاری نەکرا و لێخۆشببوونیان هەبوو بە باجە گومرگیەکان. بەڵام ترامپ مانگی ڕابردوو بە بڕیارێک ئەو لێخۆشببوونەی نەهێشت و بڕیارەکەش لە 29 ئابەوە دەچێتە بواری جێبەجێکردنەوە. ئەو پۆستانەی نرخەکان کەمتر لە 100 دلار هیچ باجیکیان ناخرێتە سەر، بەڵام ئەوەی دیکە هاوشێوەی ئەو بەرهەمانی دیکە دەبێت کە لە وڵاتانەوە هاوردە دەکرێت و باجی بەسەدا سەپێنداوە. ئەو کۆمپانیانی نردنی پۆستەیان بۆ ئەمریکا ڕاگرتووە دەڵێن هەتا ئەو کاتەی سیستەمێکی گونجاویان نەبێت بۆ پەیڕەوکردنی یاسانوەکان دەست ناکەنەوە بە خزمەتگوزاریەکانیان. کۆمپانیای ڕۆیاڵ مەیل لەوبارەی و دەڵێت لە ڕۆژی سێشەمە 26 ئابەوە نردنی ئەو پۆستانە بۆ ئەمریکا بۆ بزنسەکان ڕدەگرن و جەختیشی کردوێتەوە کە هیوادارن لە 2 ڕۆژدا میکانیزمێکی نوێ دەست پێ بکەن کە لەگەڵ باجە گومرگیەنوەکان بگونجێت. پێشتر ئەمریکا لێخۆشببوونێکی هەبوو کە پێی دەوترات لێخۆشببوونی لانیکەمی کە بەو هۆیەوە بەکاربەران دەیانتوانی جلوبەرگ و کەلوپەلی هەرزان لە هەندێک وێبسایتی وەک شیئن بکڕن بەبێ ئەوەی ناچار بن باجی گومرگی بن. بەڵام ئەو لێخۆشببوونە مانگی ڕابردوو بۆ کاڵاچینیەکان نەما و لە کۆتایی مانگی ئابیشەوە بۆ هەموو وڵاتانی جیهان پێڕۆ دەکرێت. کۆشکی سپی ڕاگەاندووە ئەو پۆستانی بە بەکارهێنانی لێخۆشببوونی لانیکەمی چوونە ئەمریکا لە ساڵی 2023 بۆ 24دا 115 ملیۆن بووە و ئەم ساڵ بۆ 309 ملیۆن زیادی کردووە و جەخت کراوەتەوە لەوەی هەندێک کەس خراپ بەکاری دەهێنن و ئامانج لە کۆتایی هێنان بە لێخۆشببوونی لانیکەمی بەرەنگاربوونەوەی فێڵکردن لە گواستنەوە و گواستنەوەی کاڵا و بەرهەمی نایاسایی و دەربازبوون لە باجە گومرگیەکانە.
کەوە کارمەند لە شوێنێکی نوێ دەست بەکار ئەەکەیت لەوانەیە نیگەرانیەوە بیت چه هەنگاوێک بنیت بۆ ئەوەی لە کارەکە سەرکەوتوبی هەندێک لە شارەزایانی کارگێڕی کە ئەزمموی دەیان ساڵ کارکردنیان هەیە ئامۆژگاریان بۆ ئەو بابەتە هەیە باس لە گرنگی نەوەدڕۆژی سەرەتای کارەکەن با لەم راپۆرتەیە بینەری و ئامۆژگاریانە بیت. ماوەکانی سەرەتای کارمەندێکی نوێ لە دامەزراوەکەیدا بە قۆناغێکی هەستیاردا دەنرێت بۆ فێربوون و سەرکەوتن لە کارەکانی لە داهاتوودا. بۆ مەبەستەش پلانی استراتیژی نەوەدڕۆژی بە گرنگ دەزانرێت وەک دۆنا مۆریس بەڕێوەبەری جێبەجێکار و سەرۆکی بەشی سەرچاومرۆییەکانی وۆڵمارت خستوێتیە ڕوو. مۆریس لا پۆستە باڵا کارگێڕیەکاندا ئەزمموی زیاتر لە 10 ساڵی هەیە باس لەوە دەکات بەشێک لە سەرکەوتنەکانی بۆ ئەوە دەگەڕێتەوە لە هەر کارێکی نوێدا 3 مانگی سەرەتای کارکردنەکەی تەرخان کردووە بۆ بەهێزکردنی پەیوەندیەکانی و بەرچاوڕوونی لەو دامەزراوەیە بۆیە ئامۆژگاری ئەوانە دەکات دەست بە کارکردن دەکەن هەمان ئەو پلانە جێبەجێ بکەن. مۆریس لەو بارەیەوە دەڵێت لە نەوەدڕۆژی سەرەتای کارکردنی هەموو توانایەکی خۆی خستووەتە گەڕ بۆ ئەوەی لە چواردەورەکەی تێبگات و بزانێت کارەکەی چییە و چی لێ چاوەڕێ دەکرێت. ئەم هەنگاوی مۆریس بە واتایە دێت دەبێت سوود لا لێهاتووی کەسەکان وەربگیرێت پرسیار لا بەڕێوبەر و بەرپرسی بەشەکان بکرێت و تەنانەت گفتوگۆ و گۆڕینەوەی پرسیار لەگەڵ هاوپیشەکانت بکەیت. هاوکات لەلایەکی دیکەوە لەبارەی سەرکەوتن لە کارە نوێیەکەت لە ڕۆژەکانی سەرەتادا ئالیسۆن وود مامۆستا لە زانکۆی هاروارد ئاماژەی بەوە کردووە مامەڵەکردن وەک گوێگرێکی باش لە بەرامبەر چواردەورەکەت هاوکاری دەکات بۆ ئەوەی زیاتر کاریگەر بیت لە شوێنی کارەکەت هاوکات وەک کەسێکی ژیر پیشانت دەدات. دۆنا مۆریس ئاماژەی بەوە کردووە لە شوێنکارە نوێیەکەت پێویستە لە ژینگەی شوێنەکە و کارەکەت تێبگەیت زیاتر قوڵ ببیتەوە و لە هەر هەنگاوێکت پرس بە سەروی خۆت بکەیت ئەم هەنگاوانە ڕەنگە ئاسان دەربکەون بەڵام کاریگەریەکانیان گەورە دەبن. وەک پاڵپشتیەک بە وتەکانی مۆریس ئاور لە ڕاپرسێکی نوێی پێگەی سەرچاومرۆییەکان The Predictive Index دەدەینەوە تیایدا دەرکەوتووە نزیکەی 150 کارمەندانی دامەزراوەکان بەردەوام سکاڵای ئەوە دەکەن کا بەڕێوبەرەکانیان لێیان تێ ناگەن و ناشزانن بە دیاریکراوی کارەکانیان چین و چیان لێداوا کراوە. ئەوەی لە دەرەنجامی ئەزمموی شارەزایان دەستمان دەکەوێت ئەوەیە تا دەتوانیت نەوەدڕۆژی سەرەتای کارکردن لە شوێنکارە نوێیەکەت بە سەرکەوتووی و نایاب بەڕێ بکە ئەوەش وا دەکات متمانەی زیاتر بە خۆت بکەیت و وێنەیەکی جوانی خۆت پیشانی چواردەورت بدەیت و داهاتوێکی پیشەیی سەرکەوتوانت هەبێت. بە یارمەتی هاوکارانم هەواڵابووریەکانم پێشکەشکردن هەر شاد بن.